خۆشەویستان هەر چارەخوازێکی بەڕێز کە سەردانمان دەکا ئێمە پێویستە سێشت بۆ ئەم چارەخوازە ئەنجام دەین. یەکەمینیان وەرگرتنی چیرۆکی تەواوی نەخۆشەکە کە چی هەیە بۆچی هاتووە بۆ لای پزیشک و ئەو علامەتانی کە هەیەی پەیوەندی بە علامەتی ترەوە هەیە یاخود نییە. دووەمینیان ئەنجامدانی کۆمەڵە فەحسێک لەلایەن پزیشکەکەوە کە بە چاو و بەدەست و بە هەستی خۆمان هەستی پێ ئەەکەین. سێمینیشیان نردنی کۆمەڵە پشکنینێک لە ڕێگای خوێن یاخود لە ڕێگای تیشک و سۆنەرەوە. ڕەبتی ئەم سێ جۆرە چارەسەرە لایەن پزیشکەوە و ڕەبتکردنی بە نەخۆشەکەوە ئەمە کارێکی پێویست و زەڕورە. لەبەرچی لەبەرەوەی زۆر جار هەندێک نەخۆشی هەیە عیلاقی بە هەندێک نەخۆشی ترەوە هەیە. بۆ نمونە ئێستا چەند ڕۆژێک بەر لە ئێستا چارەخوازێکی بەڕێ سەردانی کردین کە وتی بنیسکم ئازاری هەیە. کاتێ فەحسمان بۆی کرد بینیمان فتقێکی گەورەی هەیە لە بەشی بنەوەی سکی کاتی پشکنینترمان بۆ ئەنجامدا بۆمان دەرکەوت کە سەبەبی ئەم فتقە زیادبوونی زەختە لە ناو سک. زیادبوونی زەختیش لە ناو سک ئەبێ هۆکاریتری بەدواوە بێ دوای ئەنجامدانی پشکنینی تەواو بۆمان دەرکەوت کە پرۆستاتەکەی گەورە بووە و ڕێگای میزی گرتە بوو و چارەخوازەکە بە زەحمەت میزی بۆ ئەکرا بۆیە سەبەبی ئەو فتقە پرۆستاتەکە بوو. سوپاس بەخوای گەورە ئێمە هەستاین بە ئەنجامدانی هەردوو نەشتەرگەریەکە لە هەمان کاتدا سەرەتا هەستاین بە ئەنجامدانی نەشتەرگەری دەرهێنانی پرۆستات بە نازۆر بەبێکردنی برین بە ڕێژەیەکی سەرکەوتوو و چارەخوازەکەش ئەلحەمدولیلا وەزعی زۆر جێگیر بوو. دوای ئەوەی ئەم نەشتەرگەریەمان تەواو کرد بە برینێکی بچووک لە بەشی بنەوەی سکی هەستاین بە ناردنە ناوەوەی فتقەکە بۆ ناو سک و دوورینەوەی شوێنی فتقەکە و دانانی شەبەکەیەک. بەم جۆرە هەردوو نەشتەرگەریەکە لە هەمان کاتدا ئەنجامماندا و باری تەندروستی چارەخوازەکەش ئەلحەمدولیلا جێگیرە و ئێمەش ڕێنمایی پێ ئەدەین و ئەینێرینەوە بۆ ماڵەوە بە هیوای لە ساغی و تەندروستی بۆ هەموو لایەک. ئەمە لە سۆران هاتیمە دکتۆر زبێری ئەحمەد ئاغای عملیاتی لۆ کردیمە ئەلحەمدولیلا زۆر ناجع و زۆر باشم سایە خوای و ئێوی عملیاتەکەم ناجع بووە. گەلەکی بابە لێ ممنونم زۆری مساعدە کردیمە و زۆر عملیاتێکی جوانی بۆ کردیمە لۆ من لە داک و باب باشتر بوو. میهرەبانی دڵسۆزی و لێزانی